بە مەبەستی گرنگیدانی زیاتر بە بواری وەرزش و پێگەیاندنی ناوبژیوانی سەرکەوتوو، زانکۆی سۆران فاکڵتی پەروەردە سکوڵی وەرزش خولێکی ناوبژیوانی پلەسەی لە سەراستی کوردستان و عێراق بۆ یاری فوتساڵ بۆ مامۆستایان و قوتابیان لەژێر چاودێری یەکێتی تۆپی پێی کوردستان کردەوە. سەردا سوپاسانەکەم بەڕاستی ئامانج لەم خولە بڵاوکردنەوەی یاری تۆپی فوتساڵە و پێگەیاندنی نابژوانی تازەیە لە یاری تۆپی فوتساڵە، چونکە ئەمە خۆری کوردستانمان هەیە. ئەمانە نابژوانی تازە لەم سنوورە هەبێت، چونکە نابژوان لە سنووری سۆران و بەرەو دهۆک نابژوانی فوتساڵمان نییە، بۆیە حەزمان کرد بەڕاستی لەسەر داوای زانکۆی سۆران خولە بکەینەوە و چەند نابژوانێکی باش دیاری بکەین بۆ ئەوی بتوانن لە دەوری کوردستانە حەکەمی بکەن و هیوادارم داهاتوویەکی باشیان هەبێ و بە تایبەتی یاریگای بچووک لەم سنوورە زۆرە و لە سنووری دۆکە، بۆیە پێمان باش بۆم خولە بکرێتەوە و ئینشەڵا لە داهاتووی نزیکدا بەپێی توانای خۆیان بەپێی اختیباراتی عملی و نەزەریە ئەتوانن بنە نابژوانی دەوری کوردستان. بە خۆشحاڵەیە ئەمەوەی وەکو یەکێتی ناوەندی تۆپی کوردستان و لیژنەی فوتساڵی کوردستان کەوا هاتین بۆ شاری سۆرانی خۆشەویستکەوە بتوانین خولێکی ناوبژیوانن بۆ قوتابیان و مامۆستایانی زانکۆی سۆران بکەینەوە، چونکە ئێستا خۆمان نەزانین لە فوتساڵ کەوا یاریەکە کەوا ئێستا زۆر پەرەی داوە لە کوردستان و ئێتیمامێکی زۆر بێنە و مجموعەیەکی گەنجی زۆرمان هەیە لەم دەفەرەش ممارەسەی ئەم یاریەکەن، بۆیە بە بەشمانزانی کام خولە لێرە بکرێتەوە. لا خولی ناوبژیوانی یاری فوتساڵ 25 کەس لە قوتابیان و مامۆستایان لە فاکڵتی وەرزش بەشدار بوون و بە گرنگیەوە دەڕوان نەخولەکە و ئومێدەوارن زیاتر لە سۆران گرنگی بەو جۆرە خولانە بدرێت. خۆشحاڵیەوە ئێمەش وەکو قوتابیان و مامۆستان بەشدارمان کردووە لەو خولە بۆ ئەوەی تەحکیمی بکەین لە زانکۆ سۆران، وەکو قوتابیانی زانکۆ سۆران زۆر خۆشحاڵن کە خولە بۆ یەکەم جارە لە زانکۆی سۆران دەکرێتەوە. ئەم خولە ئامانجی لەوەیە کە یاری فوتساڵ بەرەو پێش بچێت. دکتۆر هاوکار هەوڵ و ماندووبوونێکی زۆری داوە کە وافەقەی بەغدا بەدەست بێنێت بۆ ئەوەی ئێمە بەشدار بین لەم خولەوە شەهادەی دەرەجە سێ وەربگرین. لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا گرنگی بە یاری فوتساڵ نەدراوە و تاوەکو ئێستا هیچ پاڵەوانەتیەک بۆ کوڕان نەکراوەتەوە، تەنها بۆ کچان و لە قەزای سۆرانیش هیچ یانەیەک تیپی فوتساڵی نییە، بەڵام بەکردنەوەی ئەم خولانە دەست پێشخەریەک دەبێت بۆ پێشخستنی یاریەکە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.